دوای ئەوەی کە ئەو کەمپینێکمان ڕاگەیان بە ناوی کەمپینی کۆمیتەی بەرگری لە نیشتیمان کە ئامانز لێی کۆکردنەوەی دەنگێکی ناڕازی بوو لە ئەکادمیسیۆن و خەڵکی وڵات پارێز و خەڵکی نیشتیمان پەروەر لە دژی ئەو داگیرکارانێک کە ڕژێمی داگیرکەری تورکیا لە باشووری کوردستان و لە تەواوی کوردستان ئەنجامی دەداتن. بۆ ئەمە بەستا ئەو کەمپینەمان بۆ ماوەی دەڕۆژ ئەنجامدا. لەو ماوەیەدا خەڵکێکی زۆر ئیمزای کرد. اینجا بە شێوە یاداشتێک نردمان بۆ کۆمەڵک شوێنی گرنگ کە بریتین لە ناوەندی بڕیار. یەک لەوانە کۆمیسیۆنی ئەوروپا، نەتەوە یەکگرتووەکان، پاپای ڤاتیکان و هەروەها وڵاتانی زلهێز کە کاریگەریان لەسەر بڕیاری سیاسی هەیە. دوایەوە کەمپینەکەمان تەواو بوو کە ئەعلانی کۆتایی هێنانمان کرد، دەستمان کرد بە ڕەوانکردنی ئەو یاداشتنامەیە لە ڕێگەی لە ڕێگەی ئیمێل بیان لە ڕێگەی برادەرانەوە بۆ ئەو ناوەندە جیهانیانە. سەرەتا دەستمان پێکرد لە کونسولگەریەکان یان نوێنەرایەتی وڵاتانی دەرەوە لە هەرێمی کوردستان ئەو یاداشتانەمان بۆ ڕەوانکردن بۆ نوێنەرایەتی نەتەوە یەکگرتووەکان لە هەرێمی کوردستان، هەروەها بۆ سەرۆکی وڵاتانی وەکو ئەمریکا، فەرەنسا، ئەڵمانیا و سین و ئەو وڵاتانەی کە ئەندامن لە ئەنجومەنی ئاسایش، لە بۆ پەرلەمانی ئەوروپی، لە بۆ پەرلەمانی عێراق، بۆ پەرلەمانی عێراق لە ڕێگەی ئەندام پەرلەمانێکی خۆمان لە ڕێگای یوسرا بەڕێز یوسرا ڕەجەب کە گوتیە من دەیدەمە سەرۆکی پەرلەمان، و لە بۆ نووسینگەی مستەفا کازمیمان نرد. بەو شێوەیە ئەو شوێنانەی کە بە باشمان زانی لە بۆ هەموو شوێنانەمان ڕەوان کرد و ناوەڕۆکی بابەتەکەمان لە بۆ ڕوونکردنەوە کە مەبەستمان لەو کەمپینە ئەوەیە کە ئەو لایەنانە کاریگەریان هەبێتون و فشار بکەنە سەر دەوڵەتی تورکیا بۆ ئەوەی ئەو داگیرکاریانە ڕاوەستێنێ.